سڵاتان لەبێت بینەرانی کورسات نیوز من ڕۆتۆفیقم لە ئەڵقەی بەرنامەی پانۆراما پێتان گەیشتینەوە بۆ جارێکی دیکە لەسەر ئاستی زانستی و لەسەر ئاستی هەموو عێراق زانکۆی سلێمانی پلەی یەکەمی بەدەستهێنا. دیارە بەدەستهێنانی جارێکی دیکەی پلەی یەکەم لە ڕیزبەندی سەرجەم زانکۆکانی عێراقدا بۆ زانکۆی سلێمانی ئەتوانین بڵێن شتێکی مەحاڵ نییە و ئاشکراشە کە زانکۆی سلێمانی لە هەموو ڕووەکانەوە لە ماوەکانی ڕابردوو لە ئێستا و لە داهاتووشدا ینی بەرنامەی زانستی خۆی لە پێشخستن و لە سەرخستندایە. هەر بۆیە ئێستا زانکۆی سلێمانی شێکە لەو ناوەندە گرنگانی لەسەر ئاستی عێراق متمانەیەکی باشی هەیە لە ڕووی زانستی چ لە لای خوێندکاران و چ لە لای مامۆسایان و هەروەها ئەوانەی کە دەیانەوێت لەسەر ئاستی باڵاش بۆ خوێندن بێنە زانکۆی سلێمانی. زانکۆی سلێمانی چۆن توانیوێتی ئەم پلەیە لەسەر ئاستی عێراق بەدەست بێنێ؟ چێ هاوکارە؟ ئەوانەی کە لە پشتەوەی ئەم کارن چێن؟ لە داهاتوودا چۆن ئەتوانرێت لە سەر ئاستی پارێزگای سلێمانی زانکۆی سلێمانی کۆنتاکتێکی فراوانی هەرێمایەتی و نێودەوڵەتی دروست بکە بۆ ئەوەی ئاستی بەرزتر بێتەوە لە ڕۆزانستێکەوە. ئەم شۆ گفتوگۆکەین لەسەر ئەم بابەتە بە میوانداری هەرێک لە میوانە بەڕێزەکانم بەڕێز دکتۆر زانا مەحموود یاریدەدەری سەرۆکی زانکۆ بۆ کاروباری زانستی بەخێربی. دکتۆر زانا خۆشحاڵین کە لە بەرنامی پانۆرامەوە بینین. بەخێربی. هەروەها بەڕێز دکتۆر دڵشاد کاندید و هەروەها مامۆستای زانکۆ بەخێربی دکتۆر دڵشاد مستەفا. بە ڕوخسەتی جەناب با لە دکتۆر زانەوە دەست پێ بکەین. سپاس دەکەم قوربان. دکتۆر زانا دیارە سەرەتامێ پیرۆزبایتان لێ بکەم بۆ بەدەستهێنانی ئەم پلە باڵایە جارێکی دیکە. بەڕاستی ڕووی ئێمە و ڕووی خەڵکی سلێمانی و هەرێمی کوردستانتان جارێکی دیکە ینی گەش و ڕوون کردەوە بەدەستهێنانی ئەم پلەیە جێگەی شانازیە بووەوە. پیرۆزبایتان لێ یەکەم ئەمەوێت جارێ لەو ڕۆ پەیامی خۆت بنێری دواتر دێمە سەر هەندێک وردەکاری و پرسیار لەوبارەوە. فەرموو دکتۆر زانا. زۆر سپاس بۆم دەرفەتە، سپاس بۆ بەڕێستان. زانکۆی سلێمانی ئەمڕۆ مێژوویەکی پرشنگدارتری تۆمار کرد، لاپەڕەیەکی زێڕینی لە مێژووی خۆیان تۆمار کرد کە توانی لە ڕێزبەندی زانکۆکانی عێراق ئاستی یەکەم بەدەست بێنێ و هەروەها لەسەر ئاستی نێودەوڵەتی پلەیەکی هێجگار بەرزی بەدەستهێناوە. ئێمەش خۆمان بە خۆشحاڵە زانین کە دەستکەوتێکی گرنگی زانستیمان تۆمار کردووە بۆ زانکۆی سلێمانی، بۆ شاری سلێمانی، بۆ هەرێمی کوردستان و بۆ عێراقیش. یەخوا پیرۆزتان بێ، پیرۆز بێ لەسەر جەم مامۆسایان خوێندکاران، پیرۆز بێ لە شارە حیاتەکە شاری سلێمانی. بەڕاستی ینی چاوەڕوانی هەر ئەم سەرکەوتنە گەورەی لێواکەین. ڕێکارەکانی بوون بە ینی یەکەم لەسەر ئاستی زانکۆکانی عێراق ینی چۆنە ئەم میکانیزمە چۆن بووە؟ ینی زانکۆی سلێمانی ئێستا توانین بڵێین ئەو پێوەرانە چین کە وای کرد ببێتە زانکۆیەک کە یەکەم بێت لەسەر ئاستی زانستی لە سەر زانکۆکانی عێراق لە ناو زانکۆکانی عێراقدا. بەڵێ خۆتانەزان ڕێزبەندی زانکۆکان ساڵانە ئەکرێ و چەندین شێوازی هەیە بۆی زۆر بە کورتی بڵێم کە ڕێزبەندێکە ئەم ڕێزبەندی گرنگی چییە بۆ وا گرنگە. ئێمە لە جیهانە سێ ڕێزبەندی سەرەکیمان هەیە کە ڕێزبەندی تایمز هایر ئێجوکیشن کە دامەزراوەیەکی بەناوبانگی بەریتانیایە، ڕێزبەندی شانگهای و ڕێزبەندی QS. ئەمە سێ ڕێزبەندی سەرەکین کە هەموو زانکۆکانی دنیا کێبڕکەیانە لەسەر ئەوەی کە بچن ئەم ڕێزبەندیانەوە. چەند ڕێزبەندێکی تری لاوەکیمان هەیە کە خۆتانەزان لە فتری پێشووە وێبمەتریکس و ئەیدی ساینتیفیک و ئەمانش هەبووە، بەس ئەوانە وەکو ڕێزبەندی لاوەکی. ئەوەی گرنگە ئەمڕۆ ئەمە یەکەم جارە زانکۆی سلێمانی پێشکەشی ئەم ڕێزبەندی ئەکات لە تایمز هایر ئێجوکیشن کە دامەزراوەیەکی بەناوبانگی بەریتانیا کە ڕێزبەندی بۆ زانکۆکان لەسەر ئاستی جیهانە ئەکات. ئێمە بۆ یەکەم جارە توانیمانە کەیسی خۆمان پێشکەشکەین لە سلێمانی، لە زانکۆی سلێمانی و هەروەها لە یەکەم جاریش توانیمان ئەم ڕێزبەندیە گەورە و ئەم ڕێزبەندیە بەدەستبێنین کە یەکەمی لەسەر ئاستی زانکۆکانی عێراق. لە بیرمان بێ کە زانکۆی سلێمانی بە بەراورد لە بە زانکۆکانی تری عێراق وەک زانکۆی بەغداد، وەک زانکۆی موستەنسەری، زانکۆی مووسڵ، زانکۆی بەسرا ستافێکی یەجگار کەمی هەیە
هەیە و ژماری مامۆستاکان و ژماری خوێندکارەکانی بەراورد ناکرێن. ئێمە ئەمڕۆ گرنگی مێژووە ئەوەیە کە ئێمە توانیمان یەکەمی لەسەر ئاستی عێراق کە چەندین زانکۆی بەناوبانگی تێدایە. دەستخۆش دێم وڵات بۆ کۆمەڵێک پرسیکەی گرنگتر و وردەکاری شێوازی بەدەستهێنان و پێشکەشکردن بۆ ئەوەی کە چۆن بتوانین لە ئاستی یەکەم و باڵادابی لەو ڕیزبەندیانی کە هەیە. دەستخۆش دکتۆر زانە، دکتۆر دڵشاد جارێک کە بە خێربی سوپاس دەکەم. جەنابەت وەکو مامۆستایەکی زانکۆ حەزەکەم جارێ پەیامی خۆت و پیرۆزبایی خۆت بۆم بابەتە بگەینی دواتر وەکو کاندیدێک و وەکو ینی بەڕاستی کەسایەتی و سیاسیشی یەکێتی دیێمە سەرەوەی کە پشگیری یەکێتی بۆم بابەتانە چۆنە لە داهاتوو لە ئێستاشدا فەرم. بەڵێ زۆر سپاس بۆ کەناڵی کورسات بۆم دەرفەتە. لە ڕاستی هەمیشە مای دڵخۆشیە کە بەشێک بی لە ئەو سەرکەوتنانەی کە هەم لە شاری سلێمانیە بەدیە هەم لەسەر ئاستی خوێندنی باڵا جێی فەخر و شانازیە بۆ من کە مامۆستای زانکۆی سلێمانیم، زانکۆیە کاتوانێ پلەبەندیەکی زۆر باش بەدەست بێنێ لەسەر ئاستی زانکۆکانی جیهان و لەسەر ئاستی عێراقیش ئەبێتە یەکەم وەکو کاک دکتۆر زانە ئاماژەی پێە ئەو زانکۆیانەی کە ناوی بردن بێجگەلەوەی کە ستافێکی گەوران هەیە مێژوویەکی گەورەتیش و دوور و درێژتریشیان لە زانکۆی سلێمانیا هەیە. بۆیە ئەم دەستکەوتە ئەگەڕێتەوە بۆ ئەو هێز و توانە زۆر گەورەی کە ئێستا ستافی زانکۆی سلێمانی خستوێت یەگەڕ بە تایبەتی ئەبێ ئاماژەی پێ بکەین و مافیان نەخۆین. لە ڕاستی هەردوو بە ڕێزان کاک دکتۆر کۆساری سەرۆکی زانکۆی سلێمانی و کاک دکتۆر زانە کە خۆی لێرەیە هێز و ماندووبوون و هەوڵ و توانای ئەوانە کە لە ماوەیەکی زۆر کورتە توانیویانە بچینە ناو ڕیزبەندی تایمسەوە بۆ یەکەم جاریش بەشداری تیا بکەی. بەڕاستی زۆر دەستکەوتێکی گرنگە تۆ یەکەم جارتە بەشداری لەو پێشبڕچیاکەی تۆ چیتە ناوی یەکسرە بیتە یەکەم لە ڕیزبەندی گرنگە دکتۆر دڵشاد گەلێ گرنگە هەموو زانکۆیەک دەتوانێت پێشکەشی کۆمەڵێک مەرجی سەرەکی هەیە. من دڵنیام کاک دکتۆر زانا مەرجور دەکارەکانی زۆر باشتر لەم نەزانم چکە لە ڕاستی ئەم دەستکەوتە هەوڵ و ماندووبوونێکی زۆری کاک دکتۆر زانایتیا و پێویستە بەڕای من ئێمە هەمومان وەک ستافی زانکۆی سلێمانی سوپاسێکی بەپیانی کاک دکتۆر زانا بکەین کە من دڵنیام خۆی و ستافەکەی و کاک دکتۆر کۆسار ماندووبوونێکی باشیان چەشتۆ بمەوە. ڕیزبەندی تایمز بۆ نمونە کاک دکتۆری شومنیش لە زانکۆکانی بریتانیا خوێندومانە ئەزانین چ گرنگیەکی گەورەی هەیە لە ڕاستیە و لە هەمووشی گرنگتر ئەوەیە کە تۆ یەکەم جار بەشداریکەی ببی بە تۆپ لەسەر زانکۆکانی عێراق کە ئەمە دەستکەوتێکە مای شانازیە بۆ هەموو خەڵکی کوردستان لە ڕاستیە زانکۆی سلێمانی و شاری سلێمانیش بەتایبەت. دکتۆر دڵشاد ینی ئەمەوێ جارێ لە ڕۆ سیاسیەکە لەگەڵ جەناب بمێنەوە دواتر دەچمە ڕۆزانستی و پێوەرەکان بۆ لای دکتۆر زانە. ینی ئێستا جەنابە کاندیدی لیستێکی کە لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستانە تاوانە مای سەربەرزیە ینی دکتۆرێکی وەکو جەنابەت کاندیدەکا و لە داهاتوە ئینشاڵڵا کە دەچیتە پەرلەمان جێدەستە دەزانین لەوێش دیارە بەڕاستی چکە ئەزمموی ڕابردووە ئەوەی کە هەد بووە جێدەستێکی ینی پرشنگدارە هەیە دکتۆر دڵشاد نەڵێم لە ڕووی چکە ئەمە وەسفی لە ڕوو زینە. بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە زین لە ڕابردووە لە سەردەستی سەرۆک مام جەلال بەڕاستی ئەم زانکۆیە جارێکی دیکە دائەمەزرێتەوە لە شاری سلێمانی لە کاتێکیشا دائەمەزرێتەوە کە ئەم شارە تینووی زانستە تینووی یعنی پێشکەوتنە تینووی خوێندنە ینی دەستی ناگا بە شارەکانی دیکە بۆی کە ڕۆڵەکانی پێ بگەێنێ و ئاستی زانستی شارەکە پێش بکە. یەکێتی نیشتیمانی کوردستان لەم ڕۆوە چۆن توانیوێتی پشگیر بێت لە بابەتی پێشخستنی ئاستی زانستی زانکۆی سلێمانی و گەیاندنی بەم ڕۆژەی ئەم ڕۆکێ سێ مەقسەی لەسەرەکەین بە حەقت. لە ڕاستیە جەنابی مام جەلال نەک لە جارێکی کە دامەزرانەوەی زانکۆی سلێمانیە لە ڕاستیە دامەزراندنی زانکۆی سلێمانی ساڵی 1960 دەستکەوتی جەنابی مام جەلال و مامۆستا برایم ئەحمەدە. ئەوان کاتێک کە کەوتونەتە دانوستان لەگەڵ حکوومەتی عێراقیە یەکێک لە سەرەکی ترین مەرجەکانیان دامەزراندنی زانکۆیەک بۆ لە شاری سلێمانی یەکێکی تیژ لە دەستکەوتەکانیان لە ڕاستیە بە پارێزگاریکردنی پارێزگای دوهۆک بووە. هەر لەسەر دەستی جەنابی مام جەلال و مامۆستا برایم ئەحمەدا دوهۆک بووە بە پارێزگا هەر لەسەر دەستی ئەو دوو نەمرەیە سلێمانی زانکۆی تیادا مەزراوە. ساڵی 92 کە جەنابی مام جەلال جارێکی کە لە بودجەی خۆی لە پارەی خۆی گەورەترین بەشداریەکە لە جارێکی کە دامەزرانەوەی زانکۆی سلێمانیە لەبەرەوەی کە ئەم پیاوە بایەخی زانکۆزانە گەر تێبینیتان کردبێ کە ئەتێ بچی بۆ زانکۆی سلێمانی بە گەورەی دروشمێکی جەنابیان نووسراوە کاڵێ منەگەر سیاسەتمەدار نەبوومە حەزم کرد مامۆستای زانکۆ لەبەرەوەی کە لە گرنگی زانکۆ تێگەیشتووە لە گرنگیەوە تێگەیشتووە کە ئەم دامەزراوانەی خوێندنی باڵا لە تەواوی دنیا ئێستا بۆ نمونە بریتانیا یەکێک لە گەورەترین شانازیەکانی زانکۆکانی تیکەیەتی سە لەسەر ئاستی تایمز ئەم
ڕیزبندیە بۆ نمونە زانکۆی ئۆکسفۆرد هەر لەسەری سەرەوە بۆ نمونە زانکۆکانی چاینای سە پێشتر لەگەڵ جەنابی سوکاگوتوەر باسمانەگەر زانکۆکانی چاینە هاتوونەتە پێشەوە کە سەری ڕیپۆرتەکەکەی پێچەڵێ بۆ نمونە زانکۆکانی ئوسترالیا هاتوونەتە خوارەوە ئەم ڕیزبندیانە ئەم گەشانە جەنابی مامجەلال پێشتر تێگەیشتووە لە ئەهەمیەتی ئەم شتانە بۆ نمونە کاتێک کە تۆ ناوی سلێمانی و ناوی زانکۆی سلێمانی هەر بچێتە ڕیزبندیەکەەوە خۆی شتێکی گەورەیە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان پێشتر بە هەموو شێوازێک پشتیوانیەکی گەورەی هەموو دامەزراوەکانی خوێندنی باڵا بۆ نەک بە تەنیا زانکۆی سلێمانی تەواوی زانکۆکانی تریش و بەشێکی زۆری ئەم زانکۆیانە لەسەر دەستی ئەو کاتەی ئیداری سلێمانیە کە یەکێتی نیشتیمانی کوردستان ئیدارێ کردووە دروست بۆ نمونە زانکۆی کۆیە و پشتیوانێکی گەورەی دامەزرانی زانکۆی گەرمیان بووە زانکۆی چەرمۆ زانکۆی هەڵەبجە هەموو ئەم زانکۆیانە کە دروستە بن زانکۆی ڕاپەڕین و ئەم هەموو پەیمانگایە کە دروست بووە لە ڕاستیا لێرە ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان ئەم پشتیوانیە گەورەی دامەزراوەکانی خوێندنی باڵا نەبووە ئەم هەموو زانکۆیە لەم ناوچەیە دروست نابوو لە ڕاستە ژماری زانکۆکانی ئەم ناوچەیە زۆرترن لە زانکۆکانی شوێنەکانی تر لە ڕاستە ڕاستە لەوێ لەوانەیە زانکۆی ئەهلی هەبوو بێتن بەقەدرەوە بەڵام ئێمە زانکۆ حکومیەکانمان زیاتر بێزگەلەوەی کە زانکۆی ئەهلی زۆریش لێ هەیە ئەمە بەڵگەیەکی دروست و تەندروستی پشتیوانی یەکێتی نیشتیمانی کوردستانە بۆ خوێندنی باڵا من دڵنیام ئەگەر جەنابتان و خەڵکیش تێبینی بەرنامەی لیستی 129 یەکێتی نیشتیمانی کوردستانیان کردبێ یەکێک لە ئەولەویاتی ئیشکردنی یەکێتی نیشتیمانی کوردستان لەم بەرنامەیەشە هەر لەسەر هەردوو سێکتەری پەروەردە و خوێندنی باڵاشە بەڵێ لە کارنامەکە شتی زۆر جێگە کراوەتەوە و هیوادارین لە ئایندە شاگەر بتوانین زۆرترین ژماری کورسی بەدەستبێنین بە شێوازێک مامەڵە لەگەڵ سێکتەری خوێندنی باڵا بکەین کە شایستەی ئەو جۆرە باەخە و ئەو جۆرە لالێکردنەوە وڵات دواتر دێمەوە سەر کارنامەکە لەگەڵ جەنابتا دکتۆر دڵشاد ینی قسەی زیاترەکەین لەو بارەیەوە گرنگژی یەشێتی و دانانی کەسانی شیاو بە تایبەتی لە سەباڵەکانە بۆ خوێندنی باڵا بۆ پەروەردە چکە ئێمە بینین لە دوو کابینە یەکێتی نیشتیمانی کوردستان پۆستی وەزارەتی خوێندنی باڵاوەرەگری خۆمە لە خۆڕانیە بەڕاستی دەستە خۆش بە دکتۆر دڵشاد دێمەوە خزمەت جەناب دکتۆر زانە ینی پێشکەشکردن بۆ ئەوەی کە بچیتە ئەم ڕیزبەندیەوە چۆنە و پێوەرەکانی ژیانی بەڕاستی بۆ زانکۆی سلێمانی لە ئاستی پێوەری نێودەوڵەتی و هەرێمایەتیە بۆ واتوانی بچێتە ئەوە هەموو زانکۆیەکیش ینی کراوەیە و بۆی هەیە ئەم بابەتە پێشکەش پات و بچێتە ئەم ڕیزبەندیە و بتوانێت ینی خاڵی گرنگ و ئاستی باش بەدەستبێنێ یاخود نەخێر بەڵێ دامەزراوی تایمزار ئێجوکیشن دامەزراوەکی نێودەوڵەتیە ستانداردەکانی هەموو ستانداردی نێودەوڵەتین بۆ هیچ وڵاتێک نەکراوە بتەحدید بە دیاریکراوی بڵێن بۆ شێوازە بێ بۆ ئەم ساڵی ئەم ڕیزبەندیە 2900 زانکۆ داتایان پێشکەش کردووە بۆ پێشکەشکردنی داتا بەڵێ هەموو زانکۆیەک ئەتوانێت داتا پێشکەش بکات بەڵام ئایا هەمووی ڕێزبەندی بۆ کرێ بە دڵنیایەوە نەخێن کۆمەڵێک ڕێوشێنی تایبەتی خۆی هەیە لەم 2900 زانکۆیە 2100 زانکۆیان ڕێزبەندی بۆ کراوە 800 زانکۆیان بە ریپۆرتەر ناوی هاتووە ریپۆرتەر یانی چی لە ڕێزبەندیە ریپۆرتەر واتە یانەوەتانەیە کە مەرج و پێداویستەکانی ڕێزبەندیتیانە یانەوەتانە داتاکانی ناتوانێت پشت ڕاست بکرێتەوە لە عێراق بۆی باسی ئەوەی خۆمان بکەین 79 زانکۆ داتایان پێشکەش کردووە تەنها 21 زانکۆ ڕێزبەندیان بۆ کراوە لەگەڵ داواکەی ئێوە کە پێشکەشتان کرد بەڵێ 79 زانکۆ داتایان پێشکەش کردووە لە ناو عێراق 21یان ڕێزبەندی بۆ کراوە باقیەکەی 58 زانکۆکەی تر بە ریپۆرتەر ناوێن هاتووە وەکوتم یاوەتا مەرجەکانیان تیانە بووە ئەوەتانێ نەیانتوانیوە داتاکانیان پشت ڕاست بکرێتەوە لەم 21 زانکۆیە زانکۆی سلێمانی پلەی یەکەمی بەدەستهێناوە لەسەر ئاستی عێراق مەرجەکان چی زۆر بە کورتی کۆمەڵێک مەرجی زانستی زۆر ئاسان نین بەڕاستی کە لە 5 ساڵی ڕابردووە بۆ نموناوێ لە 5 ساڵی ڕابردووە 1000 توێژینەوەت هەبوو بێ ئەبێ لە 11 پسپۆڕی جیاوازە لە زانکۆکە خوێندن هەبێ ئەبێ خوێندنی باڵای تیابێ ماستەری تیابێ دکتۆرای تیابێ بە دکتۆراکان لین کرابن بە ماستەرەکانەوە کۆمەڵێک وردەکاری و تەفاسیلاتی تایە کە ئەگەر هەر معیارێک دو معیارانەتیانە بێت تۆ یەکسەر ئۆتۆماتیکی لە ڕێزبەندێکە دەرەچیت و ئەم وەکوتم ئەمە خبرەی 20 ساڵی تایمزار ئێجوکیشنە لە بواری ڕێزبەندیە
ڕێزبندیە لە ساڵی 2004ەوە کە خەریکن زانکۆکانی عێراق لە 2010ەوە داخلی ئەم ڕێزبندیە بوون و لەم فتری پێشوە 3 جار زانکۆی بەغداد یەکەم بووە، 2 جار زانکۆی تەکنۆلۆژیا یەکەم بووە، جارێک زانکۆی بابل یەکەم بووە، ئەمە جاری حوتەمە کە زانکۆی سلێمانی و بۆ یەکەم جاریشە زانکۆیەک لە کوردستان بتوانێت ئاستی یەکەم عێراق یەکەم بێت. بەڵێ ئەم ینی پلە باڵایە کە بەدەست هاتووە دیارەوە هەمومان نەزانی ینی جێگەی شانازی و گەورەیە بۆ شاری سلێمانی بەڕاستی لەسەر ئاسی عێراقیەوە تانێت چۆن ئەم بابەتە ینی بەڕاستی پراکتیک بکەن و لە داهاتووە دەتانێت چۆن کۆنتاکتانە بێ لەگەڵ عێراق بۆی کە هەمیشە ساڵانەوە بەشدار بنیانی لەم ڕیزبەندیە. بەڵێ ئێمە تیمێکی زۆر باش و خۆبەخشانە لە زانکۆی سلێمانی بە بەردەوامی لە پلانداڕشتن و لە جێبەجێکردنی پلانەکانیان و ئێمە دەمێکە بەڕاستی لەسەر ئاسی نێودەوڵەتی ئەمانەوێت کار بکەین و دەربکەوین. ینی زانکۆی سلێمانی بیرمان نەچێ لە 3000ەکانە بوو لەسەر ئاسی نێودەوڵەتی، ئێستا بازێکی گەورەی یاوە هاتوۆتە 1000 بۆ 1200 کە بڕینی 2000 زانکۆ لەسەر ئاستی نێودەوڵەتی کارێکی قورسە و پلانی زۆر زۆر وردی ئەوێ بۆی بتوانین ئێمە لەو ڕیزبەندیە زیاتر گەشە بکەین و بتوانین زیاتر بێنە پێشەوە لەبەرەوە پلانی زۆر وردمان هەیە بتوانین لە ماوەکانی داهاتووە بە کار و چالاکی زیاتر بە تێکەڵبوون لەگەڵ سێکتەری کەرتی تایبەت و بازاڕی کار بەستنەوەی زانکۆ بە بازاڕی کار و هەلی کارەوە بە گەشە پێدانی کەریکۆڵەم و مەنهەجەکانی زانکۆ بە دۆزینەوەی هەلی کار بۆ دەرچوەکانمان بتوانین بڵین زیاتر پەرە بە ئاسی زانستی زانکۆی سلێمانی تاوانە بێ کوالیتی خۆتان دانەبەزێنن وانێ دکتۆر دڵشاد یانیەوە بێ بەردەوام لەسەرەوەی کە ئێستا ڕێچکەی کە گرتوتانە بەرزتر بێتەوانە لیڤڵتان بەرزتر بێتەوە دەست خۆش دکتۆر زانم. دکتۆر دڵشاد ینی لەسەر ئاستی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە زانیانی وەزارەتی خوێندنی باڵایە وەزارەتی پەروەردەشێ لە سەردەمانێکە کاتێک کە یەکێتی نیشتیمانی کوردستان وەزارەتی پەروەردەی بەدەستەوە بێت دێ کۆمەڵێک گۆڕانکاری گەوراکە لە سیستمی خوێندن لە هەرێمی کوردستانە بە حەقەت. ینی ئەمە کە پاشخانی ینی پەروەردەی و پێشکەوتنی ئەم حیزبە بێت بۆ پەروەردە و فێرکردن و خوێندن لە هەرێمی کوردستان بۆ بەرزکردنەوەی ئاستی خوێندن لە لای نەوەکانی داهاتوومان لە هەرێمی کوردستان. یەکێتی بەرنامەی جەنابیشت ئاماژەت پێدا بەرنامەی چییە بۆی کە لە داهاتووە بتوانێت یەکێک لەم دوو سێکتەرە گرنگە وەزارەتی خوێندنی باڵا یاخود وەزارەتی پەروەردە بگرێتەوە دەست بۆیە ئەم پێشکەوتنانی کە ئێستا هەیە لەسەر ئاسی زانکۆکانمان لەسەر ئاسی خوێندنگەکانمان بەردەوامی پێ بدا بە پەرەکی. بەڵێ جنابت باش ئاماژت بۆیە یەکەم گۆڕانکاری کە لە سیستمی پەروەردە لە کوردستانە کراوە بەڕێز دکتۆر دڵشاد عەبدوڕەحمان وەزیری پەروەردە بوو ئەو کاتە جەنابیان بیری لەوە کردەوە کە ئیتر ئەم شێواز و فۆرمی خوێندنە کلاسیکیی کوردستان بەسەر چوو و لەبەرەوەی کە زۆر کۆن بووە لەگەڵ هیچ یەکێک لەو سیستمانەی دنیا تەنانەت دەوڵەتانی دراوسێشا یەک نایەتەوە بۆیە جەنابیان لە سەردەمی کابینەکەیە کە وەزیری پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان بوو پێشنیازیەوەی کرد کە ئێمە بتوانین ئەم سیستمە بگۆڕین و گۆڕیشی لە ڕاستیاوی کە بە سیستمی سویدی ناوەبرێت پێشنیاری بەڕێز دکتۆر دڵشاد عەبدوڕەحمانە جەنابی هێناوی و جەنابیشی جێبەجێ کرد بەڵام لە دوای کاک دکتۆر دڵشادەوە کاتێک کە وەزیرێکی تر دێتە سەر کابینەکە لەبەرەوەی کە ئەمانە بە یاسا ڕێک ناخرێن بە باشی لە ناو پەرلەمانی کوردستانە جەنابی وەزیری داهاتوو کە دێت لەبەرەوەی کە لە حیزبێکی ترە هەموو ئەوانە ڕەتەکاتەوە سەر لە نوێ خۆی ئەوێت جارێکی کە سیستمی پەروەردە دەستکاری بکاتەوە بەڵام بە شێوازێک دەستکاریەکەنەوە کە هەم سیستمەکەی پێشوو بە تەواوەتی لە بینەچێ ئەم سیستمە نوێژ هەندێکیان هێناوە یا با بڵێن جۆرێک لە شێوازی مامەڵەکردنیان هێناوەتە ناو سیستمی پەروەردەوە کە لەگەڵ کوردەواریە لەگەڵ بنیادی کۆمەڵی کوردیە لەگەڵ ژێرخانی خودی سیستمی پەروەردەیان ناگونجێ بۆیان جێبەجێ ناکرێت بۆ نمونە شتێکیان هێناوە ساڵێکە ناو بریتیش کانسڵ بریتیش کانسڵ هیچ پەیوەندی بۆ شێوازەوە نییە کە لە ناو وەزارەتی پەروەردەی کوردستان ئێستا جێبەجێکرێ ینی من بە حکمیەوەی کە 20 ساڵ لە بریتانیا ژیاوم مناڵەکانم ناو سیستمی بریتانیا خوێندویانە هیچ لەم سیستمە ناچێت نەخێن دوشتی زۆر زۆر جیاوازن کاکاوڕێ ینی ئەویە لەوێ هیچ جۆرە فشارێکی دەرونی لەسەر خوێنکاری قۆناغی کۆتایی نییە لەبەروی کە پێشوەختە لە قۆناغی نوۆی بنەڕەتیەوە ئەم خوێنکاری یەکلایی بۆتەوە بۆ خوێندنی داهاتووی بۆ نمونە مناڵەکەی من ئێستا خوێنکاری یاسایە لە کۆلێجە خوێنێ ساڵی داهاتوە چێتە زانکۆ لە پۆلی 11
پێش پۆلی 11 لە ڕاستیە لە قۆناغی نۆوە ئەم مناڵی من یەکلایی بۆ تۆ بۆی کە یاسا خوێنێ ئامادەیەکەن بەڵێ کە چێتە قۆناغی 11 کە دوا قۆناغ لەوێ 12 نییە پێشوەختە کۆلێجەکان بانگەشەیەواکەن ئەڵێن هەچ کەسێک ئەوێ یاسا بخوێنێ تۆ لە فلان خوێندنگەی ئەم 5 کۆلێجە تەچمنت ئێریای تۆ نزیکن لێتەوە فەرمو وەرە کە تۆ یاسا خوێنی ئەمە پێتەڵین چیمان پێویستە بۆ نمونە من چوم لەگەڵ مناڵەکەما پێیان و دووتیان تۆ زمانی ئینگلیزی ئەدەبی ئینگلیزی مێژوو ڕاگەاندن ئەم دەرسانات هەڵبژاردە و تی بەڵێ لەبەروی کەمە یاسا بخوێنم وتیان بەس ئەم 4 دەرسەمان پێویستە تۆ 6 لە 9 بێنە لەم 4ەیە بیرکاری ئیجباری ئەبێ دەرچی مشکلی ئەوان نییە بەس دەرچۆ بەس ئەم 4 بابەتە 6 لە 9 بێنە تۆ خوێندکاری یاسای تەواو 7 و 8 و 8 و 8 هێنانی 3 8 و 7 هێنا خوێندکاری یاسایە لە زانستا دەرنەچووە گوڕەکەی من ئێستا خوێندکاری یاسایە ئەمەیە ئەو سیستمی خوێندنەی کە فشاری دەرونی ناهێڵێ زۆربەی دایک و باوک بێزگە لە فشاری دەرونی فشاری مادیان لەسەر بێ مامۆسای تایبەت بگری بۆی کە خوێندکارەکەت کاک هاوڕێ بمبورە درێژەم پێیان لەم 1-2 ڕۆژەیە دایکێک تەلەفۆنی بۆ من کردووە هەڵێ کاک دکتۆر بەشێکم یارمەتیمان بەی کشەکەم 94 هێناوە حەزی لەوەیە پزیشکی دان بخوێنێ ئەگەر وەرنەگیرە یارمەتیمانەی مناڵەکەم بە پارەڵێڵ بخوێنێ هەر چۆنێکە بەشتێکم پارە ئەین مناڵە بۆچی 94 نەوەڵا لە بەروی کە لە مەزبوون منە لە زمانی عەرەبیە لە فلان شتی ترا ئەو نمرەوە کە پەیوەندی نییە بۆ خوێندنەی کەواچەی خوێنێ ئەگەر ئێمە بێت و سیستمی پەروەدە بەم شێوازە دەستکاریکەین فشاری دەرونی لەسەر خوێندکار نامێنێ فشاری مادیش لەسەر دایک و باوک نامێنێ ناچاری ئەوی ناکەی مامۆسای تایبەت بگرێ بە $10,000 نازان $15,000 بەزەوەی کە خوێندنەکەی تەواوکە لە دوایە ئەوەی خواستەیە وەکو یەکێتی وەکو لیستی 129 بەرنامەیەکی تەواوتان هەیە بۆ سیستمی پەروەردە و خوێندنی باڵا لە هەرێمی کوردستان کە ئینشاڵڵا داهاتوە ینی دەستکاری بکرێن ڕۆژەکەمان پێشکەش کردەوە خراوەتە بەرنامەی لیستی 129 چێتی نیشتیمانی کوردستانەوە بۆ هەردوو سێکتەرەکە هەمانە بۆ پەروەردەمانە بۆ خوێندنی باڵاش بە شێوازێکی تر چونکە پێشینەمان هەیە لە ڕاستە بۆ نمونە پرۆژەی تواناسازی کە ئەو هەموو خوێندکارە چوونە دەرەوە خوێندیان پرۆژەیەک بوو لە سەردەمی حکوومەتێکا کە کاک دوو بەرهەم سەرۆکی حکوومەتە وەزیری خوێندنی باڵاش کاک دکتۆر دلاوەر علادین بوو لەسەر لیستی یەکێتی وەزیری خوێندنی باڵا ئەم پرۆژەی لەسەر دەستیوان کراو 5,000 کەس چۆتە دەرەوە بۆ خوێندن هاتوونەتەوە ئیستا ماشەڵڵا ئەو ئاوادانەی لە زانکۆکانی ئێمە هەیە بەشێکی زۆری بەرهەمی تواناسازیە دکتۆر منیش لە ڕاستیە دکتۆراکەم ڕاستە من لە بریتانیا ژیان بەڵام دکتۆراکەم لەسەر تواناسازی دکتۆریش عینە ژێگەی شانازیە بە حقیقەت ینی تۆ کە بتوانی لە دەسەڵات و لە حکوومەتاویت ئەم ینی دەستکەوتە گەورانە بەدەستبێنی بۆ دوو سێکتەری گرنگ کە سێکتەری خوێندنی باڵا و پەروەردەیە ینی مای خۆشحاڵیە دەست خۆش دکتۆر شاب دکتۆر زانە ئێوە دەتانەوێت لە داهاتووە ینی کارەکانتان بە چ جۆرێکی دیکەی باشتر بەڕێوە بدەن لە ئاستی زانکۆ و کۆنتاکتی ئێوە لە داهاتووە بە تایبەتی مامۆستاکان و توێژەرەکان ئەوانی کە هەیە لەسەر ئاستی زانکۆ سلێمانی دەتانێت چۆن پەری پێ بدەن بۆیە کە ئەم ناوبانگێکی ئێستا بەدەستان هێناوە ئەم پلەی لەم ڕیزبەندی کە بەدەستان هێناوە یەکەم لەسەر ئاستی عێراق بیپارێزن بە حقیقەت تەواو نەبێ حسابتان کرد بێ بۆ ئەوەش ئەکید بەتەکید جوودی زۆری ئەویست بۆەوەی ئەمەی کە بەدەست هات بەدەست بێت بەڵام لەمە قورستە پاراستنێتی لەبەرەوە بەدڵنیاییەوە پلانی زۆر جدیمان هەیە کە ئێمە لەمە دووە کواڵەتی ئیشەکانمان لە بواری خوێندنی بەرایی بە کالۆریۆس خوێندنی باڵا هەروەها توێژینەوە لەسەر ئاستی نێودەوڵەتی ئێمە بتوانین تۆڕێکی زۆر باش دروستکەین ئەوەی کە هەیە لە زانکۆی سلێمانی چی کراوە بووی زۆر بە کورتی بۆی ئەم دەستکەوتە بەدەست بێت ئێمە خۆشحاڵین کە یەکێکین لەو زانکۆانەی لە سەرتاوە بۆڵۆنیا پرۆسسمان جێبەجێ کردووە کە پێواشی بۆڵۆنیا دیسانەوە یەکێکە لە دەستکەوتەکانی کابینەی پێشوو کە لە سەردەمی کاکتۆر یوسف گۆرانە هاتە پێشەوە و ئێستش بەردەوامی هەیە زانکۆی سلێمانی پێشڕە و پێشەنگە لە جێبەجێکردنی بۆڵۆنیا پرۆسس کە دەرگای خوێندنی کردەوە بەسەر ئاستی دنیاە و ئێمە سیستمێک پێڕەوەکەین کە لە دنیا ئەناسرێ هەر لە ساڵی پێشوو و ساڵانی پێشووە چەندین خوێندکارمان بۆ سێمستەرێک بۆ خوێندن ڕۆشتۆتە ئەڵمانیا ئیسپانیا فەڕەنسا بۆ سێ مانگە ڕات و خوێنێت و یەتەوە بە زانکۆی سلێمانی هەیەی لە هەموو زانکۆکانی هەرێمە ئێمە لینکەکەمان زۆر بە باشی بەکارهێناوە ئەکرێ زانکۆکانی تریش حاڵەتیان هەبوو بێ بەس ئێمە زیاد لە چەندین حاڵەتمان هەیە ینی نزیکی 6 خوێندکار لە ماوەی
دو ساڵی پێشوە توانیوانە ئەم جۆرە خوێندنەم ئاڵوگۆڕی خوێندنە بکەین. ئێمە ئاڵوگۆڕی ستافمان هەیە، کۆمەڵێک لە مامۆستا بەڕێزەکانمان بۆ سێمستەرێک ئەچن لە دەرەوە لە ئەوروپا لە زانکۆیانەوانە ئەڵێنەوە هەروها بە هەمان شێوە بۆ خوێندنی باڵا ئەتوانین مامۆستامان هێناوە بۆ ئەوەی سوود لە ئەزممویان وەربگرین. ئەو لینکانی کە هەمانە بۆ توێژینەوە تۆڕی توێژینەوەی زۆر باشمان هەیە لەگەڵ سنتەرە باشەکانی دنیاە. بە تەکی دەمانوێت پارێزگاری لەو ناوبانگی کە هەمانە کە خۆشحاڵین ئەتوانین بڵێن زانکۆی سلێمانی تر لەمڕۆوە براندێکی عێراقی لەسەر ئاسی هەرێمی کوردستان تێپەڕێن، لەسەر ئاسی عێراقا براندێکی خوێندنی باڵایە کە ئەتوانین جێگەشانازی هەموو لایەک بێ. لەبەرەوە بەدڵنیایە پلانی زۆر وردمان هەیە کە لە هەموو بوارێکە بواری خوێندن، بواری خوێندنی باڵا، هەروەها توێژینەوە کاری زۆر گرنگ بکەین کە کاریگەری لەسەر ئاستی نێودەوڵەتی هەبێ و بتوانین ئێمە ئەو 1000 بۆ 1200 کە هەمانە لە ساڵی داهاتوو ئینشاڵڵا بتوانین زیاتریش گەشەی پێبین و بێتە پێشەوە. ئەمە ینی ڕەواجی ئێوە لە ئاستی ناوخۆ لە ئاستی عێراق و هەرێمایەتیش زیاتر ناکە بۆی کە خوێندکار ینی بێ لە زانکۆی سلێمانی بخوێنێ؟ بەدڵنیاییەوە ئێمە بەرنمەیەکمان هەیە بۆ سکۆلەرشیپ، بۆ ئیعلانکردنی زەمالاتی خوێندن کە هیوادارین ئینشەڵڵا ڕێکارەکانی بتوانین لە فتری داهاتوە ئەو بکەین. ئەوە ئەمانەوێت ئاگاداری بکەین کە بۆ خوێندکاری نێودەوڵەتی بتوانن بە خۆڕایی بێن لە زانکۆی سلێمانی خوێندن بکەن. ئێمە بتوانین شوێنی نیشتەجێبوونیشان بۆ دابین بکەین بەبێ بەرامبەر. بەڵێ لە پلانمان هەیە، پلانی زۆر وردمان هەیە. هیوادارین ڕێگریەکان وامان لێ نەکەن کە کۆڵ بین کۆڵ نادەین، هەر بەردەوامە بین، بەڵام ئینشاڵڵا شتی گەورەتر ئەبین لە ساڵانە. بەس لە ڕێگریەکان دوکتۆر زانە مەسەلەی داراییە یاخود ڕۆتینات و دروستکردنی ئالانگاریە بۆتان؟ بەڕاستی ئێمە یەکێک لە فاکتەرەکانی سەرکەوتن سربەخۆیی بوونە، ئەوەی کە هەمانە لە زانکۆی سلێمانی ئەمە بۆ زانکۆکانی تریش هەڕاستە. ئێمە لە ماوەی پێشوە پرۆپۆزەڵی ئۆتۆنۆمی زانکۆمان هەبووە کە زانکۆ سربەخۆیی هەبێت لە ڕووی زانستی، کارگێڕی و هەروەها ئیداریەوە بتوانین ئێمە بتوانین حاڵی خۆمان ئێمە زانکۆی سلێمانی ئەزانێت داهاتی خۆی چۆنە چۆن بتوانێت سەرفی بکات. بەداخەوە تا ئێستا وەک پێویست ڕێیاسا و ڕێسەکانی خۆمان هاوکارمان نەبوون لەوەی کە کار ئاسانیمان بۆ بکەن، ئەو سربەخۆیەمان هەبێ. ئێمە ئەگەر بتوانین دەسەڵاتی ئەومان هەبێ لە ڕووی زانستیەوە سربەخۆبین، لە ڕووی داراییەوە سربەخۆبین، لە ڕووی کاریگەڕیەوە سربەخۆبین، بەدڵنیاییەوە گۆڕانکاری نەوعی لە زانکۆی سلێمانیا یەتە پێشەوە. دەست خۆش دکتۆر زانە. دکتۆر دڵشاد، ینی مەسلەی ئەوە تا سربەخۆبوون زۆر گرنگە بۆ زانکۆکان و ئەو دەسەڵاتە ڕاهایی کە پیانەدی بە سەرۆکایەتی و ستافی زانکۆکە زۆر گرنگە. ینی بابەتێکی دیکەی گرنگتریش لەوە، ینی ئێمە لە ڕابردوو ینی بینیمانە هەمیشە زانکۆی سلێمانی چێک بۆ لەو زانکۆیانەی کە ینی چۆنەڵی چۆشی دانەداوە لە هیچ زروفێکە، لە هیچ کاتێکە بۆ هیچ بابەتێکیش. لێرە کە بۆ نمونە بمانێتو نەمانێ وا دەوترێت کە یەشێتی باڵا دەسە لەم سنوورە، یەشێتی وەکو حیزبێک کە خۆی حکومڕانە و بەشدار بۆ لە حکوومەتی هەرێمی کوردستانە، هیچ کاتێک ویستێتی ینی تەداخلات بکات لە کاروباری زانکۆ، لە کاروباری خوێندکار، لە کاروباری مامۆستا بۆی ئاستی کوالیتی ئەم خوێندنە بێتە خوارەوەی خود نەخێر. ئەمە قەت بیر و بۆچوون و ڕۆیا یەشێتی نییە بۆ زانکۆیەشی گرنگی وەکو سلێمانی. لە ڕاستیا ئەوەندەی من ئاگادارم یەکێتی وەکو حزب هیچ جۆرە دەستێوەردانێک ناکات لە ناو زانکۆکان. لەوانەیە بەشێکی زۆر خەڵک بڵێن ئەمە ڕاست نییە، بەڵام من بەڵگەم هەیە ڕەنکاک مامۆستای زانکۆ و سەرۆک بەش بووم و پۆستی ئیداریم هەبووە و ئاگادارم کاک دوکتۆر زاناش لە من زۆر باشتر ئاگادار و شارەزایە. بەشێک لە ڕاگرەکانی کە لە کۆلێجەکان دانراون نەک سەربەیەکێتی نیشتیمانی کوردستانین، بەڵکو سەربەلایانی تری سیاسین لە ئەم ناوچەیە و لێرن و تا ئێستش بەردەوامن لەسەر ئینتیمای سیاسی جیاوازیشیان هەیە، بەڵام ئەوە نەکراوەتە پێوەەر لە ڕاستیە، ینی بە هیچ شێوازێک نەکراوە سەرۆک بەشەکان بۆ ڕاگرە بە ڕێزەکان بۆ ئەوانە خەڵکمان هەیە ڕاگری کۆلێجە و سەربەلایانی تری سیاسی و هیچ کێشەیەکیش لەبەردەمانە. بۆچی؟ لەبەرەوەی کە لە ناو زانکۆی سلێمانیا پێوەرە زانستێکە پێشە مشتەکانی ترە. ئەم مامۆستایە ئەم ڕاگرە بە ڕێزە چەندێک بەشداریەکە لە پرۆسێسی گەشەپێدانی
زانکۆ و سیستمی خوێندن هەتاکو بتوانێت زانکۆ لە ڕانکینێکی وایە پلەیەکی باڵا بەدەست بێنێ بۆیە ئەم دەستکاریکردنەی ناو زانکۆکان بە شێوازێک بەڵێ نەخێر کاک تۆرزانە ئاماژەی بە خاڵێکی زۆر گرنگ و جەوهری یا لە ڕاستێک کە زانکۆ پێویستی بەوەیە لە زۆربەی زۆری وڵاتانی دنیا زانکۆ ئۆتۆنۆمی دارایی هەیە ئەم ئۆتۆنۆمی داراییە وا ئەکات زانکۆ دەستکراوە بکە بۆ نمونە دروستکردنی سکۆلەرشیپ خەڵک لە دەرەوە بێت خوێندن لێرە بکە خوێندکارێک حەزەکە لە وڵاتێکی ترەوە من 2-3 جار پەیوەندیم پێوە کراوە لە دەروی ئێرە خەڵکن لە مثلن بۆ نمونە بریتانیا جارێکش لە ئەڵمانیاوە بە ئیمێل بۆم هاتووە حەزەکەم بێمەگە سکۆلەرشیپتانێ لە زانکۆی سلێمانی بخوێنم بەداخەوەی منەمان بۆ یان پێم وتوە تۆ توانی بێ لێرە بخوێنی بەزە بێ پارە بێ بێ خۆت ینی بژێوی خۆت و شتانە دابینکی بەڵام زۆربەی زۆری زانکۆکانی دنیا سکۆلەرشیپیانەیە ساڵانە بڵاوی یەکەنە و خەڵک داوا ئەکات و ئەتوانێت لێ بخوێنێ مەسەلەن ریسێرچە فێلۆشیپ هەیە سکۆلەرشیپ هەیە هەموو شتانە هەیە ئەمە زانکۆی سلێمانی خواستی ئەوەی هەیە بەشداریەمانە بکات بەمەرجێ ئەو ئۆتۆنۆمی دارایی بۆ بگەڕێنرێت چونکە زانکۆ خۆی داهاتی هەیە لە ڕاستیە خوێندنی پارالێڵ هەیە هەندێک شتی تری هەیە کە داهاتی خۆی بۆ خۆی بتوانێت خەرجی بکاتەوە ئەگاتە ئاستێکی زۆر باڵا لەگەڵ هەموو ئەو ڕێگریانەیە کە پێشتر هەن بۆ مەسەلەی ئۆتۆنۆمی دارایی زانکۆی سلێمانی توانیوێتی بێ بە تۆپ وان لەسەر ئاستی ڕانکینی تایمز ئەخۆگەر تۆ دەستکراوەی کەی ئۆتۆنۆمیکی دارایی بیتێ ئۆتۆنۆمیکی کارژێڕی بیتێ ئۆتۆنۆمیکی زانستی بیتێ ئەبێ بگاتە چۆ یعنی ئەم ستافن لە ڕاستیە ماندووبوونێکی زۆرە چێژن لەگەڵ هەموو ئەو ڕێگریانەی لە بەردەمیانە ئەتوانن بگەنەم شوێنە خوازیارم ئێمە بتوانین ینی وەکوی شێتی نیشتیمانی کوردستان و ئەم لیستە و لە دوای شاکە حکوومەتی هەرێمی کوردستان پێگە بتوانین هەموو ئەو خواستانەی کە هەیە بۆ ئۆتۆنۆمی زانکۆکان بۆ ماوەیەک ئەزمموی بکەین و لە زانکۆی سلێمانیەوە دەست پێ بکەین بە حکومەوەیکە زانکۆی دایکە یەکەم زانکۆیەکە لە هەرێمی کوردستانە دامەزراوە و ئەمە ئاستەکەشێتی لە ڕاستە تۆ لەسەر ئاستی عێراقی یەکەمە لەسەر ئاستی دنیا گەشتۆتە پلەی 1200 کە ئەمە پلەی خەیاڵیە بەڕاستی زۆر گرنگە لێرەوە تاقی کەرەوە بزانم ئەزمموی ئەم زانکۆیە گاتە چۆ من دڵنیام لە دوایشە هەموو زانکۆکانی تر ناچارە بێ حکوومەتی هەرێمی کوردستان بیان بابەرەوە ئۆتۆنۆمی لە بەرەوەی کە زانکۆی سلێمانی ئەیسەلمێنێ کە ئۆتۆنۆمی دارایی و کارژێڕی و زانستی هەبوو پلەی زۆر بەرزتر و باشتر بەدەستێ هەر لەسەر ئاستی وڵا حیزبی ئەمەوێ ینی قسە لەسەر ئەم بابەتە بکەین چکە بە حەقەت لە ڕابردوو بینیمان ینی کۆمەڵێک قەیرانی دارایی کە ڕووی کرد بۆ هەرێمی کوردستان یعنی زانکۆکان و ئاستی خوێندنیش ینی کوالیتی بە تەواوی داوەزی بۆ خوێندکاران زۆر جار لە ناڕەزایی دەربڕی نابوون بەوەی کە نەیانەتوانی بەردەوامی بن بە خوێندن چکە بە حکمیەوەی کە ئەو بابەتی دەرماڵە شتەی هەبوو بۆیان دابین ناکرا لە حکوومەتی هەرێمی کوردستانەوە مەبینیمان لە ڕابردوو ینی سەرۆکی شێتی نیشتیمانی کوردستان ینی کاک باڤڵ ینی خۆی ڕاستەوخۆ دێدانیشێ لەگەڵ خوێندکاران و ئەم بابەتیان بۆ چارەسەرەکە لە پارەی حیزب دێت ینی ئەم بابەتە دەخاتە بەردەستیان و کاراسانیان بووەکە ئەمانە هاوکارن بۆ ئەوەی کە ینی ئەم پرۆسەیە لە ئاستێکی کوالیتی باشە بمێنێتەوە بۆ داهاتوو دکتۆر دڵشاد بە دڵنیایی فراهەمبوونی ژنکەیەکی تەندروست بۆ خوێندن پشتیوانێکی زۆر باشی خوێندکار و مامۆستاشەکە قەیرانی دارایی چەندێک لەسەر خوێندکار کاریگەری دانەوە دەژە سەر مامۆستادانێ لە ڕاستە تۆ خوێندکارەکە دەگەر بە دەرونێکی شێوا و ناڕازیەوە بێتە ناو کلاسی خوێندنەوە مامۆستاکەش ئەم ئەنرژیە نێگەتیڤەی بۆ جۆزرێتەوە لە ڕاستە ئیتر هێزیەوەی نابێت کە بەردەوام بێ بۆیە کاتێک کاک بافڵ دێت و بۆ نمونە ژینگەیشی تەندروست بۆ خوێندن دروستەکە لە زانکۆکانی سلێمانیە بۆ نمونەیەت بەشە ناوخۆیەکان چارەسەرەکە کێشەکانی ئەوان بەتەواوی چارەسەرکران لە ڕاستیە و بۆ زانیاریش 2 جار دەرماڵی خوێندن لە بودجەی چێتی نیشتیمانی کوردستان دراوە حکوومەت نەیداوە لە ڕاستیە ئەو 2 جاری دەرماڵەکە هیچێتی داوێتی ئەمە پشتیوانیەکی زۆر باشی زانکۆکە بۆی کە بتوانانی لەسەر و شێوازی کوڵتیە بەردەوام بێت چونکە لە ڕاستیە ئەگەرم کۆمەکە داراییە نەبێ خوێندکار نایەتەوە ناو کلاسەکانی خوێندن کاک دکتۆر باسی کرد یەکێک لە گرنگترین شتەکان ئەو بەردەوامی خوێندنەیە و ئەو بەردەوامی خوێندنە واکە تۆ لەسەر ئاستی دنیا تا بەردەوامی خوێندن هەبێت چالاکی و زیاکە کە چالاکی و زیای کرد کاریگەری هەیە بۆ سەرڕانچینیان بەڕاستی من ئەبێ دان بۆیا بنێم چەند جارێکی تر زۆر جار کاک دکتۆرزانە لە هەندێک شوێنە ڕێنمایی ئەوەی کردوین کە هەندێک شتە بۆ ئێمە لێمان نەزانیە بۆ نمونە لە کۆلێجی ئێمە لە شوێنێکە پێی وتون توێتی کاکە ئەم چالاکیە بۆ تۆ نایکەی من کاک دکتۆر ئەمە بۆ ڕانکین ئەمان باتە فلان شوێنەوە ئەم شارەزاییە کە ئێستا هەمانە کە ئێستا تێیگەیشتون بەم شێوازە وێچێک لە هێزە زۆر گەورەکان و گوڕکینە زۆر گەورەکان کاک دکتۆر زانایە ئەمە وای کردووە کە ئێمە
بتوانین ئاسمان بەرزکەن ئەگەر کۆمەکە داراییەکە بەردەوام بێ ئەو هێزە بەردەوام بێ ئەم ژینگەیە بە باشتر فراهم بکرێ من دڵنیام ئاستی زۆر باشتر و ئەگەینە شوێنێک کە نەکخواستی هەمومانە ڕەنگە ڕۆژێ لە ڕۆژان هەر ئاواتمانەوە بوو بێ بگەینەوە شوێن بۆ هیواین بەڵێ دکتۆر زانا ینی بەرنامەی داهاتووتان وەکو زانکۆی سلێمانی وەکو ستافی زانکۆی سلێمانی لە سەرۆکایەتیەکەیدا ینی چییە بۆ زیاتر پێشخستنی پرۆسەی خوێندن لە زانکۆکە واروەها زیاتر هێشتنەوەی لە ئاستی باڵادا لەسەر ئاسی عێراق و لەسەر ئاسی هەرێمی کوردستان بەڵێ ئەوەی کە دەستمان پێداوە ئێمە لە ماوەی ڕابردووە دروستکردنی ژێرخانێکی گرنگە بۆ زانکۆیەکێک لەوانە کە کاری جدیمان لەسەر کردو بابەتی دیجیتەڵایزیشنە ئێمە هەوڵمانەوە خزمەتگوزاریەکانی زانکۆ کە هەیە ئێستا بەشێکی زۆری دیجیتەڵایز بکرێت و بتوانرێت لە ئاستێکی بەرزە کاری لەسەر بکرێت هەر لە پێدانەوەی نمرە لە بە خوێندکاران و دروستکردنی پلتفۆرمی بۆلۆنیا پرۆسس بۆ خوێندکاران و بڕوانامە پێدانەوەی بڕوانامە بە شێوازێکی شەفافی نێودەوڵەتی کە ئێستا بڕوانامەکانمان ئێمە لە هەموو دنیای خوێندنەوەی ئاسانی بۆ ئەوکرێت چکە ستایلەکەمان بە ستایلێک کردووە کە لەگەڵ چوارچێوەی خوێندنی جیهانیە بگونجێ هەروها لە بابەتی بەشەناوخۆیەکان بەڕێستان نەزان لە ماوەی پێشوە کە پرۆژەی دیسانەوە بە دیجیتاڵکردنی خزمەتگوزاری بەشەناوخۆیەکانمان ڕاگەیان کە بە خۆشحاڵی و ئەم ساڵ بەردەستە بێت کە خوێندکار لە ماڵەوە توانێت ژوورێکی خۆی بگرێت لە داخلی لە بەشەناوخۆیەکان ئەمانشتان هەیەسە بەڵێ شتی گەورەتریش بەڕێوەیە بەڕاستی ئێمەمانەوەی هەموو خزمەتگوزاریەکانی زانکۆ بە دیجیتەڵ بکرێەوەی کە لە بڵین پلانە درێژخایەنەکانمان کە ئیشی جدی لەگەڵاکەین بابەتی دووهەم بابەتی خوێندن و کەریکۆڵەمە ئەو بەشانەی کە هەستەکەین خواستی بازاڕی کەمە لەسەر و هەلی کاریان کەمە بتوانین گۆڕانکاری جەوهری تیا بکەین و بەشانی کە هەلی کاریان زۆرە بتوانین بەشی نوێ بکەینەوە ئێمە لە فتری 2 ساڵی پێشوە توانیمانە 3 بەشی زۆر گرنگ بکەینەوە لە بەشی لە کۆلێژی هونەر بەشی گرافیک دیزاین کراوەتەوە کە خواستی زۆر لەسرە لە کۆلێژی ئەندازیاری بەشی ئەندازیاری کۆمپیوتەر کراوەتەوە کە دیسانەوە خواستی زۆر لەسرە بۆ ئەم ساڵی خوێن لە کۆلێژی پەروەردە بەشی دەروونناسی کراوەتەوە کە بەشێکی زۆر گرنگە و خواستی زۆر لەسرە لەبەرەوەی ئەمانەوەی ئێمە بەڕاستی لینکی نێوان زانکۆ و بازاڕی کار بکەین زانکۆ حکومیەکان و زانکۆی سلێمانی لە خەمی ئەوە تێپەڕیوە کە تەنها فەرمانبەر بۆ کەرتی گشتی بەرهەمبێنێ بەڕاستی ئێمەمانەوێ دەرچۆکانمان بە جۆرێک لێ هاتوویانە بێ لە بازاڕی نێودەوڵەتی ئاجەکان بێتەوە چکە ئێمە بەڕاستی بازاڕەکەمان پێش خوێندنەکەمان بە نێودەوڵەتی بووە بمانێ و نەمانەوێدانی پیا بنێنیان نا ئەو جۆرە ئیشکردنی ئێستا بڵێن دەرچۆکانی ئێمە ئیکەن زۆر جیاوازە لەوەی کە 10 ساڵێک پێش ئێستاگەر بدو تا یەکێک لە سلێمانی بۆ کۆمپانیایەکی بەریتانی ئیشەکات لە هندستان جۆرێک بوو لە خەون ئێستا چەندین دەرچوی زانکۆمان هەیە کە هەر بە ئۆنلاین لە ماڵەوە لەگەڵ کۆمپانیەکانی دەرەوە ئیشەکە بە فریلانسین ئیشەکات لەبەرەوە ئێمە ئەبێ لەمە دووە ئەو کارامەیانەی کە لە بازاڕی کاری جیهانیە تو ئەنای دەستخستنی هەلی کاریان هەیە کاری لەسەرکەین هەروەها پلانمان هەیە بۆ ئەوەی کە بتوانین کارسازی ئەوەی کە پێوترێت ئینترپرنەرشیپ ئێمە خوێندکارێک دروست بکەین کە نەک تەنها هەلی کاری دەست بکەوێت بەڵکو بتوانێت هەلی کار دروست بکە کە ئەمە خۆی بۆ خۆی پێدانی دەرفەتە بۆ خوێندکارە لێ هاتووانمان بڕوا بکە کاگاوڕێ ئێمە خوێندکاری زۆر باشمان هەیە بەس ئەوەیە گویان لێ بگرین تۆزێک ڕێیانیشان بین و تۆزێک کار ئاسانیان بۆ بکەین کەسانی زۆر ئازباڵامان هەیە کە ڕۆژەی زۆر باش دەتوانن بکەن لەبەرەوەی ئێمە ئیشمانە لە ئیداری زانکۆکە ئەوەی لە ماوەی ڕابردووە کردومان درێژیان پێ بین زیاتر دەرفەتیان بینێ زیاتر دەستگیرۆیان بکەین بۆ بتوانین بەردەوام بین حەزەکەم قسەی کۆتایی بکەیت دواترشتن لای دکتۆر دڵشاد قسەی کۆتایی بکات دووارە بۆ ئەم بابەتە گرنگە چکە بەڕاستی بابەتێکی زۆر گرنگە بۆ خوێندکاران پەیامە چییە و بۆ مامۆستایان بۆ ئاستی زانکۆکەت و بۆ حکوومەت هەرێمی کوردستانی ژەداهاتوە بەڕاستی لێرەوە زۆر بە گرنگەزانم کە دەستخۆشی زۆر تایبەت لە مامۆستایانی زانکۆی سلێمانی فەرمانبەران هەموو
خوێندکارانی زانکۆ کە بەشێکی گرنگن بەڕاستی بەبێ خوێندکار ئێمە زانکۆ ڕۆڵێکی وای نابێ هەموو ئیشی زانکۆ خزمەتکردنی خوێندکارە لەبەرەوە زۆر دەخۆشیان لێکەین کە خوێندکاری زۆر چالاک و زۆر بڵین داهێنەرمان هەیە ئێمە لە زانکۆ پێمان خۆشە بەڕاستی فرسەتی زیاتریان بینێ و هەروەها هیوادارین بتوانین سەکۆیەک دروستکەین کە زانکۆی سلێمانی بە ناوەندێک کە لێەوە زانکۆکانی تر پلان و استراتیژی خۆیان دابڕێژن بتوانین وا تێکەڵی کۆمەلگا بین کە زانکۆ بەشێکی گرنگ بێ لە کۆمەلگا ڕنگدانەوەی پێشکەوتنی کۆمەلگا بێ هەروەها کۆمەلگاش بتوانێت تەسیرێکی ئیجابی لەسەر زانکۆ هەبێ لەبەرەوە زانکۆ بەڕاستی داینەمۆی کۆمەلگایە ئێمە هەرووامان بینیوە و ئینشەڵا هەر بەردەوامیش دەست خۆش دکتۆر زانا دکتۆر دڵشاد جەنابی شەتوانی دواپەیامی سیاسی و هەم زانستی خۆشە بگەێنی فەرموو. زۆر سپاس لە ڕاستیە هیوادارم ئەم شێوازی پێشکەوتنەی کە ئێستا زانکۆی سلێمانی بەخۆیەوە بینیوە بجۆزرێتەوە بۆ هەموو زانکۆکانی تری کوردستانیش. هەمیشە زانکۆی سلێمانی وەکو زانکۆی دایک یەکێک بووە لە پێشەنگترین زانکۆکانی ئاستی عێراق و کوردستانیش و بەشی زۆریم ئەزمونەی کە زانکۆی سلێمانی هەی بووە هێدیە جۆزرێتەوە بۆ زانکۆکانی تر. پیرۆزبایەکی زۆر گەرم بۆ سەرۆکاتی زانکۆی سلێمانی، بۆ ستافی زانکۆی سلێمانی، بۆ مامۆستا بەڕێزەکان، بۆ خوێندکارە ئازیزەکان کە بەشداریەکی زۆر ئەکتیڤ و کاریگەریان هەیە لە بەرزکردنەوەی ڕانکینی زانکۆکانە لەبەرەوەی کە وەک کاک دکتۆر ئاماژەی پێ خوێندکاری زۆر زرنگ وریا چالاک داهێنەرمان هەیە کە هەموو پێک ڕاتوانن بەشداری لە پرۆسەی گەیاندنی زانکۆی سلێمانی بە پلەی باڵاترەکەن. هیوادارم ئەم شێوازی ئیشکردنە ئەم شێوازی بیرکردنەوەیە پەرەی پێ بدرێ بەردەوام بێ و هیواداریشم هەمومان پێکەوە پشتیوانێکی زۆر گەورەی زانکۆی سلێمانی بکەین تا بگاتە ئاستێک جێی شانازی هەموو کوردستان. زۆر سوپاس بۆ دکتۆر دڵشاد مستەفا کاندید و مامۆستای زانکۆ زۆر سوپاس دەکەم. سوپاس بۆ دکتۆر زانا یاریدەدەری سەرۆکی زانکۆ بۆ کاروباری زانستی کە لە بەرنامەی پانۆراما لەگەڵ مامۆ زۆر سوپاس بەخێر بن دووبارە. بەڵێ بینەرانی بەڕێز ئەڵقەی شەوی پانۆراماتان پێشکەش کرا خواتان لەگەڵ.